دوای ناخۆشیەکان دوای فرمێسکەکان خەندە و خۆشی لەسەر دەستی ئێوەی خێرخواز و بەخشندا بڵاو بکەینەوە کە ساڵانێک منداڵانی بێباوک و هەژار و نەدارەکان لە هەرێمی کوردستان لە ژیانێکی کولەمەرێکدان. بەڵام کاتێک تۆی خێرخواز و بەخشندا لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشینەوە هاوکاری و کۆمەچەکان ئاڕاستی ئەم دەستگایە ئەەکەیت، بەم شێوازە ڕۆژ لە دوای ڕۆژ خانووی جوان و ناوماڵی جوان و موچەی ماگانەیان بۆ دابین دەبێت. بۆیە هەمیشە کاتێک تۆی خێرخواز و بەخشندە ئەبەخشیت سەیری پشتی من بکە بەروبوومی هاوکاری و کۆمەچەکانی تۆ چی نەخشاندووە. ئێمە چەند مانگێک بەر لە ئیستا سەردانی ناحێ پیرەمەگرونمان کرد، لێ بووینە میوانی ماڵێکی هەژاری بێباو کە لە خانوویەکی کرێچێتی ژیانیان بەسەر دەبرد. بەڵام هاوکاری و کۆمەچەکانی تۆی خێرخواز ئەم خانووی فەرهام هێنا و لەگەڵ دابینکردنی تەواوی کەلوپەلی و پێداویستی ناوماڵ و موچەی ماگانەشیان لەگەڵ ئێمە بن بابزانین هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی تۆی خێرخواز چۆن ژیانی ئەم خانەوادە هەژار و نەدار و منداڵە بێباوکانی گۆڕیەوە و ئێستا ژیانیان چۆنە و بەراورد بە چەند مانگ بەر لە ئێستا ژیانیان چۆن. دادەژیانی پێشووتان پێش بەرنامەی بەخشین لەگەڵ ئێستاە جیاوازی چۆنە بە خۆت مناڵەکانێ شەو ڕۆژتان چۆن بەسەرەبر پێشەوە ئێستا چۆن؟ وڵا پێشەوە ژیانمان زۆر ناخۆش بوو، کرێکی بووین فەقیر بووین دەستمان کورد بوو ئەوەی خەڵک یارمەتی نەیانە نەمان بوو. شکر بۆخوا ئێستا ژیانمان زۆر خۆشە لە خانە خۆشیان کە بە هۆی خێرخوازان و ئەو خانوان بۆ کراوە هەتا بڵێ خانوویەکی خۆشە تا بڵێ دڵمان تای خۆشە. خێریان بنووسێ دەستی کەناڵی بەخشینش خۆش بێ، خێرتان بنووسێ ماڵتان ئاوا بێ، عنی خانوویەکێ تا بڵێ خۆش و گەورەیە دڵمان پێی خۆشە، مناڵ هەمووی دڵی پێی خۆشە. پێشتر خانوویەکی ناخۆش لە کرێچیا بووین و ئەوە کرێ خانوو بەم و هەموو ئەرکێکەوتوە سەرشانی خۆم. شکر بۆخوا ئێستا کرێ نادەین لەم خانوو گەورەیان هەتا بڵێ خۆشە. دەستی خێرخوازان خۆش بێ، خێریان بنووسێ ماڵیان ئاوا بێ یا ڕەبی، یاخوا لە بەڵام مسیبەت بە دوور بن. هاوکاری ئێمەیان کردووە زۆر زۆر سوپاسیانەکەم، خێریان بنووسێ ماڵیان ئاوا بێ یا ڕەبی، خوای گەورە جەزایان باتەوانێ، خوای گەورە پاداشتی بە خێریان باتەوە ئینشەڵڵا بێت تێژوی قیامەتیان کە هاوکاری ئێمەیان کردووە دەستیان خۆش بێ. جیاوازی ئەم خانووەکە خانووی خۆتانە و کرێ نادەن، جیاوازی خانووی پێشتر لە ڕووی ئەوەی کە زستان بەهاتە یان لە هاوینە یان لە وەرزەکانە جیاوازی لە تازە و کۆنی لەوەی کە ژیانی تا ئاسوودەتر بێ؟ وڵا تەبعەن جیاوازە، ئەو خانە کۆن بوو ناخۆش بوو، یعنی کرێکی هەتا بڵێ ناخۆشە گە پارەشت نەبێ زیاترەوە. ئێستا شکر بۆخوا ئێستا خانوویەکی خۆش و پاک و تەمیز و گەرم و هەتا بڵێ خۆشە، عنی هیچ شتێکی خراپیتیان نێ، تا بڵێ خۆش و دەستان خۆش بێ و خێرتان بنووسێ ماڵتان ئاوا بێ یا ڕەبی. وڵا ئەو سارد بوو تر عەرزی هەمووی چیمەنتۆی سەقەت بوو هەلالا بوو. ئێستا ئەمە خانوویەکی گەورە پاک و تەمیز و هەمووی کاشتیە و هەتا بڵێ خۆشە گەرمە پاک و تەمیزە دەستان خۆش بێ یاخوا خێرتان بنووسێ. مناڵەکان هەستیان چۆن بوو کاتێک یەکەم ڕۆژ هاتنە ئەم خانووە و کە هەستیان بۆ کرد خانووی خۆیانە و لە کرێچێتی ماڵ ئاوایان کردووە؟ وڵا هەستێکی زۆر زۆریان خۆش بوو، پێیان خۆش بوو، دڵیان خۆش بوو کە لەم خانە ناخۆش هاتوین تەم خانە خۆشە و ژووری خۆیان هەیە و پاک و تەمیزە و زۆر دڵیان خۆش بوو زۆر. چیانەوە ئەو ماوەی کە هاتن بۆ ئێرە؟ وەڵام دا ئێرە خۆشە و گەڕک خۆشە و خانووەکە خۆشە و پاک و تەمیزە و دڵیان خۆش بوو. وڵا هیوام هەر بەخوای گەورە هەبووە ئەمە ئیشەڵڵا ڕۆژ دەگە بێ کەسێک ئاوڕێکمان لێ باتەوانێ هاوکاریمان بکە دەستی خێرخوازان خۆش بێت و ماڵیان ئاوا بێ و هەکە هاوکاری ئێمەیان کردووە. تۆ ساڵانێکە تووشی ئەم حاڵەتە بوون و ئەم مناڵانە باوکیانە دەستداوە، کەم تا زۆر خەڵک یارمەتی ئەدای، بەڵام ئەم یارمەتی کە لە ڕێگای کەناڵەکانەوە کرێ لە ڕێگای بەخشینەوە تا چەند جیاواز بوو، تا چەند بوو بە قەڵایەک بۆ ئێوە کە بچن ناوی خۆتان تیا بەحەسێنەوە؟ وڵا جیاوازی زۆر بوو، ئەوەی خەڵک یارمەتیمەدا بڵێ 5,000 10,000 یعنی هەر بەشی مەسرەفی ڕۆژانەیە کردین، بەڵام لەخوا بەزێر ئەم کەناڵە هات هاوکاری ئێمەی کردو و لە ڕێی خێرخوازان و هاوکاریان کردوین و
هاتوینە ئەم خانوو بووین بە سەحەوی خانووی خۆمان و لە کرێچێتی نەماوین شکر بۆ خوا ینی جیاوازی زۆرە. سەرەتای بەرنامەکە ئاماژەت بۆدا کە کاتێک سەریمانگ نزیکە بۆەوە بەڕێزت بێتاقەتە بووی یان ڕەنگە لە دەمی مناڵەکان پارەتە گرتۆ بۆی پارەی کرێکە ئامادە بکەیت تا چەند ئەم خەم خەفەتە لە کۆڵ بووە تا چەند ئەم خەمەی کە سەرتابەی ژانی تۆی داگیر کرد بوو تا چەند کەمی کردووە؟ وەڵا شکر بۆ خوا زۆر کەمی کرد ینی باری سەرشانی من سووک بووە ئەو پارەی لەم کرێمەدا ئێستاکەی بە مەسرف ئەکەم بەشت بۆ مناڵ ینی زۆر باری سەرشان من سووک بووە. دەستان خۆش بە یا ڕەبی خێرتان بنووسێ زۆر مەمنونی هەموو خێرخوازانم ماڵتان ئاوا بە یا ڕەبی لە بەڵام مسیبەت بە دوێ بن خوایە. وەڵی ژیان قورسە خۆت زانیت ینی موچەیەکی وامان نییە کە ژیانی پێوە بەڕێبەرین عاشەکەمان کەمە ینی فریای ئەوە ناکەمە کرێ خانووی لێ بەم کریایی و کارڤای لێ بەم ئەنی کرێ مۆلیدەی لێ بەم هەر بەشی مەسرەفی ڕۆژانش لانی نەوێنێت ئەگەر خەڵک هاوکاریمان نەکات. بەڵێ خانشینی پیاوەکەم وەرەگەم تەقاوتیم دێر هەر ئەوەیە کە خەڵک هاوکاریمان نەکات تا ئێستا ینی ژیانم زۆر قورسە بوو ماڵ خێرخوازان ئاوا بێ لەگەڵ ئێوەش ئیشەڵڵا تر داوایان لێکم هاوکاریمان بکەن لە پێناو خوای گەورە و لە پێناو هەتیوانم زۆر مەمنونیانم. پێشەشی بە ناوی خوای گەورە و میهرەبان بە خێراتنی ستافی بەخشینەکەم دیارە لە درێژەی کار و چالاکیەکانی بەرنامەی بەخشیندا ئێمە وەکو نووسینگەی پیرەمەگرونی دەستگای بەخشین دوای ئەوەی ئاگادار کراینەوە لە پیرەمەگرون کە ماڵێکی هەژاری دەستکورتی بێباوک کە پێک هاتوون لە 4 مناڵ و دایشێک کە دیارە باوشیان بە کارەساتی کارەبا عەمری خوای کردووە کە ئاگادار کراینەوە ئێمەش سەردانی ئەم ماڵەمان کرد و توانیمان فۆرمەشان بۆ پڕکەینەوە فۆرمەکەمان گەیاندە دەستگای بەخشین. دوای ڕەزامەندی دەستگای بەخشین ئێمە هەستاین بە دەرکەوتنی ئەم ماڵە لە کەناڵی ئاسمانی پەیام دیارە بە هیممەتی خێرخوازان بە هیممەتی ئەو کەسانەی کە دیارە ماڵەکەیان بە ماڵی خوایەزان واتوان لێی بەخشن واتوان دەستی هەژار و نەدارەکان بگرن و دەتوانن یارمەتی بێباوکەکان بکەن. ئێمە توانیمان لە ماوەی 3 مانگدا بە هیممەتی خێرخوازان ئەم خانووە جوان و خنجیلانە بۆ ئەم ماڵە هەتی و بارە دابین بکەین و بە هەموو پێداویستیەکانی ناو ماڵەکەیانەوە دیارە من لێرەوە سوپاسی هەموو خێرخوازانەکەم هەموو ئەو کەسانەکەم نووسینگەکان کە یارمەتی ئێمەیاندا بۆ دابینکردنی ئەم خانووە بۆ ئەم ماڵە هەژار و دەستکورت و بێباوکە و توانیمان پێداویستیەکانی ناوماڵیان هەر لە سەلاجە و
تەلەڤیزۆن و تەباغی غاز و زۆپای تۆڕبۆ و کومباری ناوماڵەکە و کەوانتەری نوێن و دۆشک و سەرین و بەتانی و هەموو پێداویستەکانی ناوماڵ ئەوەی ناوماڵ پێویستی بێ ئێمە توانیمان بۆیان دابین بکەین. و لێرەوە داوا لە هەموو خێرخوازانەکەم کە دەستی یارمەتیان درێژکەن بۆ هەموو ماڵێکی بێباوک لە ئەم کوردستانە ئازیزە بەوەی ئێمەش بتوانین وەکو دەستگای بەخشین وەکو نووسنگەکانی بەخشین بتوانین یارمەتی هەموو خێرخوازان بدەین و دەستی دەستگای بەخشین کراوەتر بێ و ڕۆیشتوتر بێ بۆی بتوانین لە هەموو کوردستانی خۆشەویستە دەستمان بەسەر هەموو هەژار و نەدارەکان ڕابگا و بتوانین لە مەعاناتی ژیان دەریانکەین. دیارە ئەم ماڵە بێباوکە لە پێش ئەوەیە کە ئێمە ئەم خانوویان بۆ تەرتیب بکەین دیارە ماڵێکی هەژار و نەدار و لە خانوویەکی کرێچیا بوون مانجی 125,000 کرێدا دیار بوو ئەوەی کە خەڵک نەیدابوونێ نیان بووە مەسرەفی ڕۆژانەیان دیارە لە خەڵکی خێرخواوە وەرگرتووە. بە دەرکەوتنیان لە کەناڵی ئاسمانی پەیام توانیمان ژیانی ئەم ماڵە بگۆڕین لە ژیانێکی زۆر ناخۆشەوە بۆ ژیانێکی خۆشگوزەران بۆ ژیانێکی پڕ لە کامەرانی بۆ ژیانێکی ئاسوودا. ئەلحەمدولیلا مانگانە ئێستا ئێمە 100,000 دیناریشمان بۆ دابین کردوون بە ئەم خانوە ڕێک و پێک و جوانەوە. دوعای خێر داوا لە خوای گەوراکەم کە ئەو کەسانە یارمەتی ئەم ماڵیان داوە سەرفراز بن سەرکەوتوو بن دەستکراوە بن خوای گەورە پاداشتیان بداتەوە بە بەهەشتی بەرین. ئیشەڵا خوای گەورە خێری هیچ خێرخوازێکی ژون ناکە و لێرەوە سوپاسی دەستگای بەخشین دەکەم کە توانیان بە ئەرچی خۆیان هەستن و ئەم ماڵە لەم نەداری و هەژاری و نالەباری ژیانە ڕزگار بکەن. دووبارە و سێبارە دەستخۆشی لە دەستگای بەخشین و خێرخوازانەکەم. وڵای شتی ناماڵی شەر ئەوانەی زووە کە پیاوەکەم مابوو ئەو شتانەمان بەخوار بە قس هێنابوومان ئەو کاتەشە دەستمان کرد بوو بە قس ئەو شتانەمان هێناویش دەمێن کرد نزیکەی 12-13 ساڵە هەر شتە کۆنانەمانەیە و ئیتر مناڵیش هەموو کەسێک عنی هەموو کەسێک پێویستی بەشتی ئەو کات ناوماڵتان نوقسانی زۆر بوو هەندێشتان کۆنە بوو هەندێشتان نەبوو ئایا دوای دروستکردنی خانووەکە و کاتونتە ناوی ئێستا وەک پێویست کەلوپەل و پێداویستی ناوماڵتان هەیە؟ بەڵێ شکر بۆخوا بەهۆی خێرخوازانە و کەناڵی بەخشینەوانێ شتی ناماڵمان بۆ کراوە سەلاجەمان بۆ کراوە تەباخی غازمان بۆ کراوە فەرش بۆ هەموو ناوماڵەکە کراوە زۆپایە دۆشک و بەتانیە عنی ئەوەی پێویستی ماڵ بێ بۆمان کراوە دەستان خۆش بێ یاخوا. پێشتر خانووەکەی ئەو لامان بڵند کرێکی بووین سارد بوو هەمووی دەرگاکانی کۆن بوو پەنجەرەی کۆرم بوو سارد بوو ناخۆش بوو کە باەت هاتای عنی سارد بوو باران بوو هەر سارد بوو ناخۆش بوو. بەڵام شکر بۆخوا ئێستا ئەم خانوو خۆشە پاک و تەمیزە هەمووی گێرمە قەپاتە دەرگای تازە پەنجەرەی تازە و عنی هەتا بڵێ خۆشە تا بڵێ گێرمە پاک و تەمیزە لەخوا بە زیاد بێ. مەمنون هەموو لایەکم دەستان خۆش بێ یا ڕەبی. ئەتەوێت چی بە خێرخوازان بڵێ کە تۆ ناناسن و تۆش هیچ کەسێکیان ناناسی کە لە ماوەی 3 مانگدا هاوکاری و کۆمەکی تۆیان کرد ئەوان خستە ئەم خۆشیەوە؟ دەستخۆشیان لێکەم سوپاسیانەکەم زۆر مەمنونیانم کە ئێمە لەم کرێچێتە نەجاتدا بووین بە سەحەبی خانووی خۆمان و ئێستا لەناو خانووی خۆمانین دەستیان خۆش بێ بووین بە سەحەبی معاش ئێستا معاششەمە بڕی نەتەوانێ دەستیان خۆش بێ شکر بۆخوا و خانووەکەمان هەیە عنی زۆر دڵخۆشین خوای گەورە دڵخۆشیان کە.
هەر ڕۆژە و لە شارۆچکەیەک هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی تۆی خێرخواز ئەبێتە چەترێک بۆ هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان منداڵانی بێباوتیا دڵخۆشە بن. چەند ساڵێک نەهامەتی و ناڕەحەتی و ناخۆشی و کولەمەرگی، بەڵام کاتێک لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە تۆی خێرخواز و بەخشندا هاوکاری و کۆمەچی و دەستباریەکانت ئاڕاستەی منداڵانی بێباوک و هەژارەکان دەکەی، بێگومان ژانێکی تازە، ژانێکی سەرتاپە نوێ دەست پێکاتەوە. وەک بینیتان ئەمڕۆ لە ناحەی پیرەمەگرون ماڵێکی بێباوک، ماڵێکی هەژار، ماڵێکی کرێچی چەندین ساڵە لە نەهامەتی و ناخۆشی و کرێچەتی ژیانیان بەسەر دەبرد، بەڵام ئێوەی خێرخواز و بەخشندە لە ڕێگەی بەخشینەوە توانیتان بیانکەنە خاوەن ئەم خانەوە و لەگەڵ دابینکردنی تەواوی کەلوپەر و پێداویستی ناوماڵ و دابینکردنی موچەی ماگانشیان جێگای دڵخۆشیە، جێگای ڕێزە بۆ ئێوەی خێرخواز و بەخشندا لە ڕێگەی بەخشینەوە هەر جارە و ماڵێک ئاوەدان دەکەنەوە، نەهامەتی و ناڕەحەتی و ناخۆشەکانیان لە کۆڵ دەکەنەوە و فرمێسکی منداڵەکان دەسڕن. بۆی ئێمە هەمیشە بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوە بەردەوامین بۆ ئەوەی ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەی هەژاران و نەداران کەم بکەینەوە و لە کرێچێتی ڕزگاریان بکەین. لێرەوە سوپاس و پێزانینمان بۆ ئێوەی خێرخواز و بەخشندە کە توانیتان ئەم ماڵەش بکەنە خاوەن خانووی خۆیان و لە کرێچێتی ڕزگاریان بکەن. تا بەرنامێکتر پێتان شاد دەبینەوە، بەخوای گەورەتان ئەسپێرین، هەر شاد و کامەران بن. خواتان